بێگومان هەموو پسپۆڕیەک پێویستی بەوە هەیە کە دوای ئەوەی کە تەخەڕوج دەکرێت لە زانکۆ ئەو بەشێک کە خۆت بۆت خوێندە و پسپۆرەکە تیا هەڵبژاردەوە پێویستت بەوەیە کە بەردەوام بیت لە پسپۆرەکە و وەروە خوڵ و ڕاهێنان ببینیت بۆ ئەوەی کە باشتر بیت و ئەزمموی کەسانێک وەربگری کە ئەزممویان زۆر و ئەزمموی چەند ساڵیان هەیە لە بوارەکەدا. جا پارێزەرایەتی واروەها یاسا دادگاکان ئەوەی کە پەیوەندی بە یاساوە هەیە بێگومان ئەوانیش پێویستیان بەوەیە کە ساڵانە خوڵ ببینن یاخود بە شێوازێک کە ماوەیەک بەسەر خولەکەدا تێپەڕێت و واروەها بتوانن کە ئەزمونێکی باش لەو خولانی کە وەری دەگرن کۆبکەنەوە کە بێگومان ئەم خولانش لەلایەن کەسانی شارەزا و بە ئەزمونەوە دەوترێتەوە. لەم ماوەیەدا کە دەکاتە 26 حەوت خولێکی تایبەت بە پارێزەران و هەروە خوێندکارانەی کە لە قۆناغی یاسادان لە قۆناغی 4 و 5دان خولەیەک ئامادە کراوە بۆیان بۆ ئەوەی کە ئاشنا بن بە دادگا و یاسا و ئەوەی پەیوەندی بە بەشەکەی ئەوانەوەی وە پسپۆڕەکەی ئەوانەوە هەیە کە بە شێوازێکی پراکتیکیش ئەنجام درراوە. جا زۆر گرنگە ئەوەی کە دەخوێندرێت و هەروەها ئەوەی کە دەدرێت بە خوێندکاران و هەروەها فێرخوازان لە ناوەندەکانی خوێندندا و لە زانکۆ پەیمانگاکاندا زۆر گرنگە کە بە شێوازێکی پراکتیکی کاری لەسەر بکرێت چونکە جیاوازێکی زۆر هەیە لەوەی کە تۆ بە شێوازێکی نووسینی و شێوازێکی وتنەوە پێدگوترێت لەوەی کە تۆ بە شێوازی کردداری ئەنجامی بدەیت. جا ئێمە ئەمڕۆ باز لەو خولە دەکەین واروە باز لەوە دەکەین زانین ئایا ئەم خولی ڕاهێنانە چۆن بەڕێوە چوە وەروە ئەو بابەتانەی کە تیایدا باس کراون چی بوون بە میوانداری هەرێک لە سەرکار مەحموود نەجمەدین مافەروەر واروەها ڕێبین عەلی محەممەد پارێزەر وەروە هەرێم عەتا یوسف پارێزەر کە سەپەرشتیاری خولەکەن لە ستۆدیۆ لەگەڵماندا. کاک سەرکار با لە بەڕێستەوە دەست پێ بکەم گرنگی کردنەوەی خۆل واروەها گرنگی ئەوەی کە کەسێک لە پسپۆڕێکدایە دوای ئەوەی کە تەخەڕوج دەکات و پسپۆرەکەی تەواوکە گرنگی لە چیدایە بۆ ئەوەی کە بەشداری لە خولەکاندا بکە ئەو خولانەی کە دەکرێتەوە بە تایبەت پارێزەران و هەروەها یاساناسان. بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاوبینەران و بیسەرانی بەڕێز سپاس بۆ دەتەوە بۆ بە هەندبەرگرتن و بە گرنگزانینی بابەتەکە. دیارە ئێمە وەکو ستافێکی خۆبەخش ماوەی زیاتر لە 2 ساڵە بە هەماهەنگی ڕێکخراوی ژیار و بە هەماهەنگی لەگەڵ سندیکای پارێزەرانی کوردستان لە قیستێمانی خولی هۆشیاری و ڕۆشنبیری گشتیەکەینەوانێ بە تایبەت بۆ پارێزەران و خوێندکاران و دەرچوانی یاسا بە ئامانجی برەودان بە تواناکانیان و ئەو زیاتر کارلێکردنیان و ناساندنیان بە دادگاکانیان بۆ ئەوەی کە دەستیان کرد بەکاری پارێزەرایەتی و ئەو زانستەی کە لە زانکۆکانە دەیخوێنن بتوانن بە عەمەلی ممارەسەی بکەن لە ژیانی ڕۆژانی خۆیانە. دیارە ئێمە ئەم ساڵ خولی ڕاهێنانی پارێزەرانمان ڕاگەیان کە بۆ ماوەی 2 ساڵە بەردەوامە پاریژەر بە ناوی خولی پێگەیانی پارێزەران بوو. ئەم خولە ماوەی 6 هەفتە دەخایەنێت کە لایەنی پراکتیکی و تیۆری تێدایە کە لایەنە تیۆریەکانی بەسپاسەوە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی ژیار هەفتانە لە ڕێکخراوی ژیار وانەی تیۆری دەخوێنرێت و لایەنە پراکتیکەکەشی لەگەڵ مامۆستایانی بەڕێز و کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەری دیکەی بە ئەزمون سەردانی دادگاکان و سەرجەم ئەو شوێنە پێویستانە دەکرێت کە پێویستن بۆ ئەوەی کە سەرەتا و دەستپێکی بۆ ئەوەی کە دەرچوویەک کە تازە دەسەکات بەکاری پارێزەرایەتی چۆن ممارەسەی ئەو مهنەیە بکات. بێگومان ئێمە کە ئەمە 2 ساڵە بەم کارە هەڵدەستین وەکو خولێکی درێژخایەن بەڵام لەگەڵ ئەوەشدا بەپێی توانە ئەوەی کە لە توانای خۆماندا بووە لە جگە لە هاوینان و لە کاتی کردنەوەی دەرگای قوتابخانەکانیش لە زانکۆ و پەیمانگاکان و هەر کۆڕ و کۆبوونەوە و سیمینارێکی تر بابەت و سیمیناری هۆشیاری یاساییمان هەبوو بە ئامانجی تەوعیەدان و هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و بۆ ئەوەی کە ئەو زانستەی ئێمە شوێمانە بتوانین هەمومان وەکو ئەڵقەیەکی هۆشیاری و ڕۆشنبیری ڕۆڵ بژێڕین لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و لە پاراستنی کەرامەتی ئینسانەکان و چۆنێتی ئەوەی کە بڵین بە تایبەتی ئێستا ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەر کردووە پێشتر یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و چەند بابەتێکی هۆشیاری دیکەی یاسایی بە تایبەتی بۆ لاوان و خوێندکاران و قوتابیان کە بۆ ئەوەی کە ئاسی هۆشیاریان بەرزکەینەوانێ و دوور بن لە هەر تاوان و کێشەیەکی یاسایی. بڵێ کاک ڕەبین بەخێر بێ سپاس بابەدەبوونێت گەر پرسیاریەوە بکەین
لا رانجي إيوه سودي أنجورا خلانة شيا وتاچنك إيوه حسبو كلنا أكن كلنيوان أو ده هيك خنت كارج لزانكو ده ده خوينه لقل أويك ديتنا واقعك و براكتيزية كات وجبجية كات خوي وارياسا وحكمي فراوانا ليسادا خويندن بوبا 5 سال بلام لبروي بابتكان زورن أو بابتاني كلا عملي شائمة أمانويت زور جار بداخو يعني لكل كان لبر زوري ما دكان ناخوين بيت عندي بابت مان هي كزور ضرورة لقانونا بخوين ريت ناخوين ريت بوي اما بير مان كردو وشتاني كبعملي بيويس معنا كاو كسدية ناو الدنيا كارو بعملي بتواني إشي ليب كاتو بتواني سودي ليب بيني أو بابت أنا هل بجيري يعني كومالك بابت لو باريزيرك دواي 10 سال لبردوان بوني إنجا روبروي أو بيتو إما وبابتانيان بين علين أو بابتانيان بيلين كبو 3 سال يكمي كاري باريزري كتازة بو 3 سال سودي لبميني بابت كان بابتي عملين بابتي اختيار ناكين كهر نظري بيتو لجياني عملية كاري بينا بيتو چونك زلوجار إما خلق يكمان هبوا 10 سال خزمتي هبوا بقرجاري هبوا كسكا ما سري هبوا شارزایەکی زۆر باشی لە ئیشی ناو دادگایە هەبووە بەڵام کاتێک چووە بۆ مەقابلەیەک بۆ کۆمپانیایەک بۆ ئوتێلێک لەبەر ئەوەی کۆمەڵە ئیشی دەرەوەی دادگای نەکردو ئیشی فەرمانگەکانی نەکردووە وەرنەگیراوە لە کاتێکە لەوەی پارێزەرێک وەرگیرا بێت بە تەنها و ئیشەی کرد بێت لە ئێستادا لەبەر ئەوەی پارێزەرێکی زۆر تەخەڕوجەکەن ساڵانەیە مە خریجەکان تاعین نەبن هەرچەندە کاری پارێزەری کارێکی حڕ و خۆشتری شەلەوەی کە ئەو کەسە چاوەڕوانی ئەو کاپچێ لە مؤسسەیەکە تاعین بێت بە موچەیەکی دیاریکراو فرسەتی زیاترە کە بێتە ناو دنیای کارەوە بەڵام ئەبێت ئامێرەکانی پێبێ ئامانتەسازیەکانی کردبێ ئێمە هەوڵ دەدەین ئەو ئامێرانە ئەو سەرەتایانەی بینێک لە ژیانی مەحاماتە پێویستی پێبێ و دواتریش ئێمە لە ماوەی 1 ساڵە گروپێکمان بۆ داناون لەو ساڵەیە بەبێ بەرامبەر ڕاوێژکاری یاساییان ئەینێ بۆ ئەوەی هەر کێشەیەک هەر ئیشێکیان بۆ هاتە پێش ئەتوانی لەو گروپە پرسیارکە ئێمە هاوکاریەکەین تا بتوانین ئەمانە بخەینە سەر پێی خۆیان و ئیشی خۆیان هەبێت. زۆر باشە کاک هەرێم بەخێر بێ بەڕێزی ئەم خولیکە بەڕێوە چۆ بێ بەرامبەرە بێگومان فیدباکی ئەو کەسانی کە پێشتر و ساڵی پێشتر بەشداریان کردووە چۆن بووەوە ئەوانەی ئەم ساڵی شەتاوکو ئێستا بەشداریان کردووە ڕایان چێ لەسەر خولەکە. زۆر سپاس بە بەڕێستان سڵاو لە بینەران سڵاو لە بیسەران سپاس بۆ تەرخانکردنیم کاتە طبعا هەروەکو هەردوو هاوڕۆ هاوپیشەی بەڕێزم بازیان کرد کاری فەرەزەرایەتی کارێکە بەڕاستی چۆن هەموو پیشەیەک لە سەرەتا دەست پێ دەکەی قورسە ئەگەر بینە سەر کاری فەرەزەرایەتی توانین بڵین دەهێندەتر یان چەند هەندێکتر قورسترە بە سپاسەوە سپاس بەخۆی گەورە کە ئەوانەی بەشدار بوونە ئەوان لە ساڵی ڕابردووە کە هاتوونە تەوانیان دەستیان کردو بە ئیشی پارێزەرایەتی لەم ساڵدا فیدباکیانەوە بە کەوتیانەوەی ئەم خوێندومانە بەڕاستی ناڵێن لی تێنەگەشتینە بەڵام زۆر جیاوازە لەگەڵ لایەنی پراکتیکیە چکە ئێمە لە بیرمان نەچێت یاسا یاخود بە بڵێن قانون لە شێوە تیۆریەکەی نەزەریکە خوێنی قورسە چکە هەر بە حکمەوەی مادەکان مادەیەکی وشکن لەبەروی بەرکەوتن نەبووە بەرکەوتەکە چۆنە ینی تۆ کاتێک تووشی تاوان کەسێک تووشی تاوانە بێت یاخود ئەکەوێتە مووقیفێکەوە ئەو کاتە دەزانێت یاسا چۆن تەعاملی لەگەڵا کات بە حکمی ئێمە لە کاتی دەرچاندنی یاسایە کۆمەڵگا کەم ئاشنایە بۆ نەنە بە مادە عقابیەکان بۆ مادانەی کە سزایان هەیە بۆ مادانەی کە تووشی مەسئولیەتی جەزایی ئەبن یاخود ئەوانەی کە لێ پرسراویتی یاسایی کە دروستە بێت لە حاڵەتانەی کە لەوەی کە ئایا تۆ تووشی تاوانێکە بێت چۆن دیفاع لە خۆت ئەەکەیت ئێمە ئاشتامان کردن پارێزەران بەم بابەتە ینی ئیشی پارێزەر ئیشی بەرگریکردنەوە بە دەسەنانی مافە لەگەڵەوەیە پاراستنی لایانی بەرامبەرە بەچی بەوەی چووکە ڕاگررتنی یەکسانی لە نێوان هەردوو لایەن دەکات خۆشبەختانە ئەوانەی کە ئێمە پامەکەمان پێگەاندون وەزیفەکەمان تێگەاندون هاتوونە توانێت بۆ پڕی دڵخۆشیەوە جگە لە سوپاس و دەستخۆشی بووە باسی ئەوشان کردووە کە ئێمە وا دەزانی هیچمان نەخوێندە لە مای ئەو چەند ساڵەیە بەڵام ئەوشمان تێگەیانون ینی کە تۆ قۆناغی جامیعە یاخۆ قۆناغی زانکۆ تێدا پەڕێنیت
کۆتایی بە خوێندن نایە بەعکسەوە بە پێچوانە زۆر زیاترە یعنی پێویست زۆر بەدڵنیاوە پێویست بە دراسەکردی زیاترە پێویست بە گەڕانە بە دوای یاسادا بەو کلێنە قانونیانە کە تووشە بێت چکە زۆر جار حاڵەتێک بۆ منە ئێمە لە کۆمەلگایەک تووشی کەسێک تووشێکی حاڵەتێکە بێ جۆرەێک لە دەگمەنی پێوە دیارە هەم بۆ جاریوای بۆ پارێزەرەکە خودی پارێزەرەکەش قورسە چۆن دیفاع لەم کەسە بکات ئەگەر بەخوێنەوە نەبێت ئەگەر گەڕانەوە نەبێت بۆ مادە قانونیەکان چکە ئەوەی کە لە جامیعەیە دەخوێنە زیاتر بەس مەتن چییە واتە دقە یاسایەکانە ئەم دقە یاسانە چۆن تۆ تەفسیری ئەەکەیت کە تەفسیری ئەەکەیت ئەو ئیشی محامیە ئیشی دادگاکان و بەڕێزان دادوەرانە کە جێبەجێکردنی دقی قانون ڕاستێک لە وڵاتێکە کۆمەڵێک مؤسساتی یاخود کۆمەڵێک وەسیلە هەیە تۆ کەمترە بۆ ئەو قانونەی کە تۆ بتوانیت تەطبیقیکەی بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستی بە کات و جوهدی زیاترە کات و جوهدەکە چییە زیاتر خوێندنەوەی بابەتەکانە بۆ من تۆ کێشەیەک هەیە بۆ نیان بابەتێکیان داوایەکە هەیە ئەم داوایە پێویستی بە دراسەکردن چۆنە واتە تۆ بێ بگەڕێتەوە بۆ ئەزمموی پێش خۆت ئایا دادگاکان چۆن تعاملەکە لەگەڵ ئەم جۆرە کێشانەدا حکم و دەرکەوتە و لێکەوتەکانی ئەم جۆرە تاوانانە چین عقوبەکەی چییە خود گەڕانەی مافە بۆ خاوەن ماف چۆنە کەواتە لێرە پارێزەر دەورێکی زۆر باڵا بینێت لە چی لەو گەڕانەی ئەو مافەیە بۆیە لێرە ئێمە هەدەفی ئەم دخولە تەنها ئەوە بووە شێوازی هەڵسکەوتی پارێزەر لەگەڵ فەرمانگەیە لەگەڵ دادگایە و لەگەڵ خودی مۆکیل خۆیە واتە بریکردەکەی بریکاردارەکەی کە تۆ چۆن مافی بۆ گەڕێنەوە ئەو مەسئولیەتی لەسەر تۆیە چییە زەماناتی بەدەستانەی مافەکانە چین کەواتە هەموو هەدەفەکەی ئێمە لەوەیە کۆ بێتەوە گەڕانەوەی ماف چۆن بەدەستێت و جوهدەکانی پارێزەر خوێندنەوەی پارێزەر بۆ بابەتەکان و گەڕانەوەی بۆ پێش خۆی چکە ئێمە لە بیرمان نەچێت کاری پارێزەرایەتی هەر ڕۆژی بابەتێک گێتە پێش و هەر ڕۆژی لەگەڵ تەبیعەتێکە لەگەڵ شخصیەتەکە و تەعاملەکەی شخصیەتەکانی شەرت نییە خاوەنی شادە بێ یان بێشادە بێ یان تەبیعەتەکان هەندێک تەبیعەت توندە ئەبێ لەگەڵ ئەمانەیە هەمووی هەڵکەیت زۆر باشە دەستەکانە خۆش بێ دەگەڕێنەوە وڵات بچمۆلەی کاک سەرکار ئێوە چەند خوێندکارتان هەبوو ئەو مامۆستا بەڕێزانی کە لەوێ وانایانەوتەوە تایبەتمەندیان چی بوو بەڕێستان بۆ نەماف پەروەرن ئەم بەڕێزانەی هاوڕێت ئەوان پارێزەرن جیاوازی هەبوو لە وانانەیان خودی ناوەڕۆکی بابەتەکان چی بوو کەڵتان بژاردە بوو بەڵێ ئێمە تەڵان خولەکە بۆ ماوەی 6 هەفتەیە کۆی ئەو بابەتە پێویستیانەی کە بۆ دەرچوشی یاسا پێویست دەبێت لە ناحەی عملیە کە ممارەسەی ئەو پیشەیە کات پێویستی پێێتی وە زۆرترین ئەو داوەباوانەی کە دێنە بەردەمی هەوڵمانداوە ناساندنیان بۆ بکەین و بەڕاستی اختصاصی قانونیش اختصاصێکی شامل لە فراوانە یعنی زۆر بابەت ئەگرێتەوانێ بەڵام ئێمە بابەتە پێویستیەکانی هەوڵمانداوە لەیان دادوەرانی بەڕێزەوە لەلایەن کەسانی پسپۆر و شارەزاوە هەرێکەوە بەپی تایبەتمەندی خۆیان پێیان ئاشناکەین پێیان بناسێنین چونکە بەڕاستی بۆشایی و فەراقێکی گەورە هەیە لە ئێستا لەوەی کە کاتێک دەرچوێکی یاسا دەرئەچێت لەگەڵ ئەرسی واقعدا چییە ئێمە هەوڵ چونکە بوو ئەوەی کە لە زانکۆی خوێنێت تەنها کلیلێکە ئیدرێتە دەستی دوایی کاتێک دێ ممارەسەی ئەم پیشەیەکە جیاوازیەکان زۆرن لەلایەنی کردداری بۆی ئێمە تووشی لەو شۆکە گەورەیە بیانهێنینە دەرەوانێ ناساندنیان بۆکەین و بە عملی لایانی کردداری پێیان بناسێنی کە چۆن داواکان ئەبینێن چۆن بێتە پارێزەرێکی سەرکەوتووە لەگەڵ ئەوەشدا ئێمە بەڕاستی پێش لایەنە زانستیەکە تەرکیزمان لەوەیە کە ئەم کەسە کاتێک پێی یعنی بێتە کەسێک تەنها پارێزەرێک بێ بۆ پارێزەر بەرگریکارێک بێ لە مافی گشتی لە بەرژەوەندی گشتی بەڕاستی کەسێک خەڵکێک نەبێت کە تەنها ئەوەندەی بی لە بەرژەوەندی تایبەتەکانی خۆی بکات و یان بۆ بەدەستێنانی بڕێک مادەیەک دیاریکە و بەڵکو و دیفاعکار و داکوچی کار بێ لە بەرژەوەندی گشتی لەو خەڵکانی کە زوڵمیان لێ کرێستەمیان لێکرێ کە ئەم بتوانێت بەرگریان لێ بکەوە مافیان بۆ بجێڕێتەوە ئەو پەیامە پیرۆزی کە لە کاری پارێزەرایە بتوانێت بە جوانی بیگەێنێت بێگومان ئێمە خولەکە وەکو باسمان کرد لایانی پراکتیکی توێری تێدایە ئەو بابەتانەی کە مامۆستاکان دەیڵێنەوانێ زیاتر زۆرینیان لەلایەن دادوەرانی بەڕێزەوە بووە لەگەڵ ئەوەشدا لایەنە کرداریەکانیش لەلایەن مامۆستایانی بەڕێزەوانەیە کە سەردانی فەرمانگە پێویستەکان کراوە بوو دایرێ جێبەجێکردن و یان بەڕێوەبەرایەتیەکانی تۆماری خانوبەرە کە ئەمانە
زیاتر پارێزەر بۆ سەرەتا و دەستپێکی کاری پارێزەراتی ئیشی دەکەوێتە ئەو بەڕێوەداری و فەرمانگانە گرفتان لەوە بۆ دروست نەبوو کە بچنە ئەو فەرمانگانە ڕێگە پێدان وەربگرن خۆی ئێمە بەڕاستی تا ئێستا کێشەیەکی گەورە هەیە کە بەڕاستی ئەم خولانە ئەم بابەتانە زیاتر کەوتۆتۆ سەر جوودی شخصی لەگەڵ ئەو پەڕیسپاس و پێزانینمان بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە توانیانە هاوکار و هەمانگن بەڵام ئەو کەسانی کە بەم خولانە هەڵەسن ئێمە ساڵانێکە ئەوەندەی لە توانام نابوو بێت هەم وەکو سیمینار هەم وەکو خولی یاسایی کردومانە بەڵام زیاتر جوودی شخصیە ینی مؤسسەیەک نییە بتوانێت بە تەواوەتی دەعمت بکە یان ئەوە تا هاوکارت بێت بەڕاستی ئێمە چونکە ئەوەی کە کراوە ئێستا ئەو فەرمانگانەش خۆیان لود و قەرەباڵغێکی زۆریان لەسرە و ئێمەش ئەوەی کە دەرفەتە بێ زیاتر هاوینانە و بۆەوەی کە لەگەڵ تعاڕوز نەکات لەگەڵ کاتی خوێندنی ئەوانەی کە بە تایبەتی لەو کۆتا قۆناغی خوێندنی یاسادان بەڵێ گرفت دروست ئەبێ هەندێک جار بەڵام بەسپاسەوە ئەو دام و دەستگایانە زۆر هاوکارمانن بەڵام وەکو باسم کرد ئەمە زیاتر کەوتۆتۆ سەر جوودی شخصی ینی ئێسا ئێمە ئەم بەڕێزانی کە لێرە لەگەڵمانە ئامادەن و لەگەڵ چەند هاوڕێژی بەڕێزی تیش کە بەشدارن لەم خولەیە بابەتەکان هەمووی کەوتۆتۆ سەر ئیلاقاتی شخصی کە چۆن بتوانێت ئەو کۆنتاکتانە بکار ڕێگە پێدان وەرگێت و بتوانێت ئەو تەنسیقاتانە بکاتەوە و ئەو دایرە و فەرمانگانیان پێ بناسێنێت بە ئەو ئەوانەی بەشداربووی دەورەکەن بۆ ئەی بتوان وەکو لایەنی کردداری دەرسیان پێ بوترێتەوە ژمارە بەشدار بووان چەندێک ئێمە بەڕاستی ئەم ساڵ و تەنە ئەوەی کە ژماری بەشداربوون کە وەرمانگرتووە 100 کەسمان بە ئامانجگرتووە 100 کەسمان وەردووە لەگەڵ ئەوەی بەهۆی ئەو بەکو باسم کرد ئەو بۆشایە یاسایی کە هەیە چونکە ئێستا لە زانکۆکاندا لایانی تەطبیقات نەماوەکو ساڵان کە خولی هاوینە هەبوو ئەبواە بچوایە ناو دادگاکانەوانی ممارەسەی بکردایە پاشان تێس ئەکرایوانێک کە بڵێم بزانن نەتیجەکەی چیە بەڵام ئێستا ئەوان نەماوە بۆی ئێمە ئەم ساڵ ئەوەی لە توانای ئێمە بوو 100 بەشدار ماوەردووە لەگەڵ ئەوەی لەگەڵ کردنەوەی دەرگاوی ڕاگەیاندنی خولەکە زیاتر لە 200 بەشدار بوو تەقدیمی کردبوو بێنەوە دوای ئەوەش بەشداربوویکی دیکەی زۆر هەبوو چونکە بەڕاستی بەهۆی زۆری ژماری دەرچوانەوانێ ئێستاوە کەمی دەرفەتی کاروە نەبوونی دامەزراندن لە سێکتەرە حکومیەکاندا بەڕاستی بە تایبەتی بۆ دەرچوانی یاسا ئەوەی کە پەنای بۆ ئەوبەن زیاتر ئەبێ ئیلا بچن ئینتیمای سندیکای پارێزەران کەن و بیل لە ئیشێکی حڕ بکەنەوە کە ئەویشان بەڕاستی هەندێکیان چۆن ئەڵی کەوتۆتۆ سەر توانە و کەفاعەتی شخصی کەسەکە چونکە هەندێک کەسێ خۆی لەوە نبینێتەوە بێتە پارێزەرێک بەڕاستی چونکە ئەویش هوەری خۆی هەیە و تااقەت و توانای خۆی هەیە و بەردەوامیش ئەو کەسانی کە دەبنە پارێزەر و یاساناس بەردەوام من لە مطالعەیە بنوە ئەوە نییە کە جاری وایە خەڵکیەکەی بەقات و ڕیباتەکەی مەتێکەوتوڵێن لەوانەیە ئەمانە بەڵێ زانتاکەی دەستمان ئەمانە خۆیان وەکو ئەڵەی لە ژیانێکی زۆر شاهانەیە بژین بەڵام بە پێچەوانەوە کاری پارێزەرایەتی وە ئەوانەی کە یاساناسن و ڕاوێژی یاسایەن مەسئولیاتێکی زۆر گەورەیان لەسەرشانە و جوودی هەوێت وە دەبێت لە کاتی خۆت بگریەوە شەون و خۆنی بۆ بکەی بەڕاستی بەرپرسیارەتی گەورە دێتە سەرشان چونکە تۆ ئەو کەسەی کە وەکو پارێزەر وەکو لە قانونجا باسیرە قەزای واقفە دادوەری وەستاوە بۆیە بەرپرسیارەتەکانی زۆر گەورن ئێمەش چاومان لەوەیە کاتێک ئەو کەسانی کە لە بەشداربووی دەورەکەی ئێمن تەنها وەکو لایەنە زانستیەکە نابەڵکو و بیانکەینە قودوەیەک پێشەنگێک بۆ کۆمەلگات و نەتیجە و بەرهەمێکی باشی بن ئینشاءڵڵا. زۆر باشە کاک ڕەوی ما بێمەوە لای تۆ ئایا یەکەم شت کە خوێندکارێک دوای دەرچوونی لە زانکۆ پێویستە بڕیاری لەسەر بات و بگرنگیەوە لێ بڕوانێ ئایا دەکرێت چۆن بڕیار لەسەر ئەو بدات کە بێتە پارێزەر یاخود بێتە مافپەروەریان هەر بەشێکی دیکەی یاسا کاریتیا بکات؟ ئێمە یەکەم شت پیان ئەڵێن نمونەی شانین ئەڵێن چۆن خانوویەک ئەگەر سەرەتا بناخەکەی پتەودانە دوای ئەگەر 3 قات 4 قات بیناشی لەسەر دروستکەی هیچ کێشە نابێت پارێزەری ژوایە ئەو 3 ساڵەی یەکەم بەڕاستی ماندووبوونێکی زۆریەوێ ئاسان نییە تۆ لە ئێستادا ساڵانە بەس ئەو دێ ئاگادار بوون لە سنووری سلێمانی و دەوروبەری نزیکەی 5,000 پارێزەر هەیە ئاسان نییە ئەمەش ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک زانکۆی هەم حکومی و ئەهلیشمانەیە تەخەڕوجەکەن و یەنە ناو دنیای کارەوە دنیای کاریش هەر ئەوە نیانی زۆر جار کەسێک گەڵێ جانتایەک بکڕە و قات و ڕیباتێکە و بچوو لە محکەمە ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژێتە محکەمە کە کەسێکی شێکی نەیاتێ یعنی هەیە مەسەڵەن 3 مانگی یەکەم زۆر بە باشی دێت بەس کە سەیرەکە کەسێک ناناسێگیان کۆنتاکتێکی نییە ئیشێکی بۆ نایە بەشی ئەو مەسرفەی دەرناکاتەوە کە ڕۆژانە پێویستە بەکاری بێنێت ئێمە ئەو 3 ساڵی یەکەم پیانەڵی نانی پارێزەرانە بێ
دابڕێن خۆیان تەرخانکەن چۆن تەلەبەیەک لە 6 ئەو دوومانگە کە ئیز نەدرێتەوە سعیەکە و خۆی لە مشتێنەکە ئەو 3 ساڵی یەکەمەش ئەبێ وا بکات سمینارات چالاکی هەر کارێکی بینی پراسیە بێ بۆی بچێت نابێ تەمەڵی بکات نابێ ئەمڕۆکاتە ناو دادگاوە ئیشی دەست نەکەویان بێوێ بە 6 مانگی یەکەم جاروای و کێشێشمان بۆ دروستە بێ کەسێک 6 مانگی یەکەم دێت ئەبێ وەکو پارێزەرەی کە 10 ساڵە ئیشەکە ئیشی هەبێت ئەمەش زەحمەتە یان من ئەیهێنم لای خۆم بە چاڕوونی مێفێر یەکەم لەوەیە تا ڕادەیەکیش بەشی مەساڵیفێکی ڕۆژانە و شتێکی شیبەی نییە کە لەگەڵمانایە ڕۆژانەیەت بۆ شوێنەکان و ئیشوکاری پێەکەین بەس ئەو جاروای پەلەیەتی ئەوێ لە 6 مانگی یەکەمە بەقەدەر و محامی پارە پیاکە بەقەدەر و محامی ئیشیە بێ کە ئەو بە 10 ساڵ پێیگەشتووە بۆیە ئەبێ سەرەتا بەجددی بێنە ناو ئیشەکە بڕیاری یەکلای کەرەوە بن ئایا ئەوان کاری پارێزەریەکەن یا کاری پارێزەری ناکەن چونکە مافی خۆیان ئەگەر هەوێ دەرنەکەن ئەتوانن ئینتیمای سندیکان نەکەن هەر ئەوە دەرچووی کۆلێژی یاسابن و بچن لە بوارێکی ترا کار بکەن کە ئینتیمای سندیکای پارێزەرانی کرد ڕێگرە بێ لەوەی کە ئیشی تری هەبێت بۆیە ئەبێ پێشەوەی بێ ئینتیماکە بکات ئەبێ خۆی یەکلای کرد دەبێتەوە کە ئەو کارە بکات کە هاتە ناو کارەکەشەوە بەڕاستی ئیشی ئێمە بەشێکی لەسەر لێهاتوویە بەشێکی لەسەر توانە و کەفای خۆیەتی بەشێکی عیلاقاتە لەسەر و هەموو شێو ئێمە هەمومان مسلمانی قەناعەتمان بەو ڕزقە هەیە کە خوای گەورە بۆی داناوین بەڵام ئەوەیە ئەبێ بەڕاستی ئەو 3 ساڵە داببڕێ بێتە ناو یعنی ئێسا هەر لە دەورەکەیە تەلەبە دێت ئەزانین یعنی ئێستا من تەلەبە هەبوو پار هاتووەتە دەورەکەی خۆمانەوە خۆم ئیشمیاوە تێکە ئیشی تری دەستکەوتۆ نەیکردووە بۆ لەبەرەوەی هەر سەرەتا ماشەڵا گوجو گۆڵ بۆ ئیشکرد بۆ ئێستا بەخواست 4 محامی هەین تێگی ئیشی نێر ئیشەکانی خۆمان نەکات بۆ لەبەرەوەی ئیشی لایەتی بەڵام تەلەبەژەیە بەداخەوە ینی وازانەی تر ئەم شەهادەیەکی هەیە یان هەویەکی دەرهێناوەی تر هەندێک ئیژەیە نابێ بیکات لە سەرەتای کاری پارێزەریەتیە هەر ئیشێکی لایق بێ بەکاری پارێزەریەوە بێ بیکات نابێ هێڵی سووری لەسەر ئیشەکانە بێ چونکە کەسێکگەیەڵە بەس ئیشی ناو دادگاکەم یان ئیشی بەس فڵان دایراکەم لەوێ سەرەتای کارەکە فرسەی ژیانی تۆ وابێت لە تۆماری کۆمپانیاکان و ئیشکەی فرسەی ژیانی تۆ وابێ لێ دایرەی قامەوە دەست پێ بکەی فرسەی ژیانی تۆ وابێ لە تاپەوە دەست پێ بکەی هەر ئیشەکەت بۆ هات سەرەتا ئەبێ بیکەی بۆی وردە ئەڵێ سەبەتەی تۆپەکانت زیابێت و دوایی لەو بوارەیە ئیشکە کە خۆت دیتیا دۆزیتەوە کاک هەرێم بابەتی ئیتیکی پیشەیی بابەتی ڕۆشتی پارێزەرایەتی ئەمە بابەتێکی زۆر هەستیارە لە پیشەی پارێزەرایەتیە ئەبێ هەمیشە وجدانێکی زیندوت هەبێتەوە بۆی کە مافی مۆکیلەکە زۆر بگریتەوە و لەگەڵیشیدا بتوانی کار لەسەر ئەو کەیسە بکەی بە ڕەوشتێکی باڵا کە کاریگەریەکی باش دروست بکە ئەمە چۆنە بۆ پارێزەران ئەمە نەبۆتە بەربەست یان ئەوانی کە دەست بە پارێزەریەکەن هەزناکەی لەم لایەنەوە ڕەنگە کێشان بۆ دروست ببێ سەرەتا خۆی بەدڵنیایی کێشە هەر دروستە بێت چونکە ئیشی پارێزەر سەرکاری لەگەڵ کێشایە کێشە چۆنە تا تۆ بە دوای چارەسەر ئەگەڕێی لە کێشەکەیە عادەتەن تۆ کەبی بە بریکاری بۆنە بە پارێزەری لایەنێک ئەجەم لە چاو لایەنی بەرامبەرەوە کەسێکی چۆنەڵی وەکو ئەگەر نەبێت ناشرینیت لە کاتێکە بۆ منە ئیشی ئێمە دیفاعکردن نییە لە خودی ئینسانەکە لە خودی تاوانەکە بەڵکو دیفاع لە کەسێک بۆ لە شخصیەتی کەسێکیان و لە چی لە پاراستنی مافەکەی پاراستنی مافەکەش تا ئەو ڕادەی تا ئەم کەسە چەندێک بەڵگەی پێ چ سەنەدێکی پێ چ دلیلێکی پێەیە کە ئەم مافە بۆ منە خاوەنی مافەکە یان خاوەنی نییە لە کاتێکە ئێمە بەرپرسیارین بەرامبەر دەرئەنجام بەرامبەر نەتیجە بەڵێ لەو حاڵەتەیە زۆر جار لە چاو خودی بریکەگیرتەکەشمانەوە چاو خودی مۆکیلەکەشمانەوە ئێمە کەسێکی بە چاوێکی سەیرەکرین لەبەر ئەوەی ناتوانڕێ مافەکەی بەدەست بێنێتەوە بۆ زۆر جار ئێمە کەستی ئێگەێنین بۆ منە تۆ منسولی بەرامبەر بەوەی کە کردوتە تا ئەو ڕادەیە کە خۆت یاخود ئەو تەسەڕفی کە خۆت ئەنجامت داوە یان بۆ منە کابراەک مافی لای کەسێکە يعني ئەو مافە چۆن بەدەستێنی توانێت طبعا ئێمە بەو ڕێکارە قانونەی کە لە یاسا دیاری کراوە شێوازی سەرماندنی مافەکە لە بەردەم دادگادا بەڵام کەسێک جاریوە تەسەڕفێکی غەڵەت ئەکات لە شێوازی پێدانی ما بە کەسێک یان جۆر بۆ نمونە پێدانی قەرز بە کەسێک ئەسڵەن خودی تەریقی پێدانی قەرزەکە غەڵەتی کردووە
باشە هیچ شتێکی لەبێ نیە بۆ نەشەرمە کردو لەوەی کە تۆ سەنەدێکی پێ بنووسی لەوەی کە شتێکی لێوەرگرینە مقابلە دوایی دی ئەم شەڕە بە محامی ئەکەی واتە محامی هەندێک جار با بەکارێن وەکو ئامێرێک بەکارێ هێنێ بۆ بەدەسەنەی مافەکە کە خۆی وانە ئینسان کە خۆی مامەڵەیەکی ئەنجام داد ئەو مامەڵەیە شێواز ڕاست و دروستەکی خۆی یەک لای ئەکاتەوە بۆم لە تا ئەو کەسانی کە کەسێکە بۆ منە لە دنیا تێگەیشت لە دنیای قانون تێگەیشتووە مامەڵەیەک ناکە مامەڵەیەکی بێسەر و بەر بۆ منە شتێکە ئەیە بەلانی بەرامبەر قەرزێکە یان هەر شتێکە یەک ماڵێکی منقولە غێر منقولە ئەنجامی نادە تاکو ئیستشارە بە کەسێکی قانونی یاخود پارێزەرێک نەکات پرسیاری لە ئێمە کرد ئێمە ڕێگە ڕاستەکەی پێپشانایی نەڵێن بەم شێوەیە کرد لە ناچار چکە ئێمە هەمیشە بە کەسێکە ڵین تۆ کاتی کە مامەڵەیە گەنجامەدەی وا خۆ ببینەوە سبی لە بەردەم محکەمەیە گرێبەستێکی لە کەسێکە وا بزانە بانی لە بەردەم محکەمەیە چکە دواتر ئەو شڕە بە محامەکەی ئەکرێت محامەکە نەتوانێت ئەو مافۆ لە بەردەم دادگای بوو بسلمێنێت چکە سلماندنی ماف سلماندنی ئەو مافەی کە تۆ هەتە لای کەسەی لە بەردەم دادگایە قورسە بە هەموو ڕێگای ئیسپات نابێت قانون ڕێگای سلماندنی بۆ دیاری کردیم دواتر کە محامەکە نەی سلمان ئەمان دەسەڵاتی محامیان نییە چکە زۆر جار کەسێک گێت ئەڵێ فلان یا فلان ماف لای کەسێکە بەبێ یەک و دوو ئێمە پرسیاریوی لێکەین بێ زەحمەت تۆ چ بەڵگەیەکە هەیە هەتا لە تاوانی شەهر وایە کەسێکەکەتە تاوانێکەوانێت تۆ سیرەکی ڕێگاکانی سلماندن یا دیفاعکردن لە خودی تۆمەتبارەکە لە مەسلحەتی تۆ نییە لە مەسلحەتی تۆمەتبارەکە نییە کەواتە مەسئولیەتە نابێ بگوازرێتەوە بۆ خودی پارێزەرەکە لەبەرەوەی پارێزەرەکە ئیشی دیفاعکردرە لە شخصەکە نەک لە خودی تاوانەکە بۆیە بە دڵنیاییەوە هەمیشە و زۆر کاتەکان ئەوەی کە ئەمێن تۆ ینی جاریوە عیبەکە بۆ خودی پارێزەرەکە گەڕێتەوە زۆر جار لە کۆنگایان کەس هاتوو بۆ لامان وتی فلان محامی بۆ وای بۆ نەکرد وای بۆ نەکرد دوای کە ئەی دوێنی قسەی لەگەڵاکی سێریکەم خەلەلەکە لە خودی خۆیەتی نەکو پارێزەرەکە یا خودەوەی کە پارێزەکە نەیتوانی بێمافەکە بۆ دەست بێنێت زۆر باشە کاک سەرکار ڕۆڵی ئێوە وەک مافپەروەرێک چ جیاوازێکی هەیە لەگەڵ پارێزەرەکەەوە ئێوە ژینگی ئێوە چۆن و زیاتر ڕوبەڕووی چ جۆرە ڕووداوێک دەبنەوە بەڵێ دیارە ئەوە ئێمە وەکۆڵی هەمومان لە خێزانێکین لە خێزانێکی یۆگوتە خێزانێکی دادوەرین و پارێزەران مافەروەران یاساناسان دیارە پیشەکەی منیش وەکو مافەروەر ئەوانن بەچی ئەو تێ مافەروەر کاتێک کە لە مؤسسەیەکی حکومیە دامەزرا و ممارەسی کاری یاساییەکە بۆ جیهەتیکی حکومی کە ئێمە ئێستا ئەو ڕۆڵە ئەبینین بە هەمان شێوە ئێمەش داکوکیکار و دیفاعکارین لە بەرژەوەندی گشتی و لەو مؤسسەی و سەبارەت بەو داوانەی کە دێتە بەردەممانجا لە هەر بەڕێوەبەرایەتیەک بێت کاتێک کە بە ناوی دایرەکەی خۆتەوە بۆ دیفاعکردن لە بەرژەوەندی گشتی داغڵەبیت و نوێنەرایەتی و تەمسیلی ئەو فەرمانگەی خۆ دەکەی لە بەردەم دادگاکاندا ئەمە ئەوەیە بەڵام ئێمە هەمومان هاو ئامانجین و هەمومان یەک ئیخساسمانەیە دواتر هەمومان یەک پەیامان هەیە بەڕاستی بەڵام ئەوە پارێزەرانی ئەمە وەکو مافەروەران و ئەوانەی کە لە مؤسسەیەکی گشتیا خزمەتەکەن و پارێزەرانیش بەڕاستی هەموو بەچی ئەو تێ پارێزەر طبعاً بە هەر کەسێکەوتی هەڵگریس ئەندام و هەڵگری هەوی سندیکای پارێزەران بێت بەڕاستی ئێمە لە عێراقدا هەم سندیکای پارێزەرانی عێراقمانەیە سندیکای پارێزەرانی کوردستانمانەیە کەوانەی لە هەرێمی کوردستان دەتوانن ئینتیمای سندیکای پارێزەرانی کوردستان بکەن کە ئەوەش کۆمەڵێک مەرجی داناوە بۆ وانەیە کە بڵین هەبێ دەرچوویەکێک لە جانکۆکانی هەرێمی کوردستان یاخود ئەو زانکۆ باوەڕپێکراوانە بێت کە لە عێراقدا هەیە و دوای ئەنجامدانی چەند مامەڵەیەک ئەوەی کە بڵێن پێشینەی تاوانی نەبێ ئەم کەسە و عدەم مەحکومیەی بۆ ئەکرێت و بڕوانامەکانی پێداچوونەوەی پێکرێت وانە پاشان ئەتوانێت ئینتیمای سندیکای پارێزەران بکات و دوای ئەوە کە ئینتیمای سندیکای پارێزەرانی کردوانە بێت بە پارێزەر چەند قۆناغێکمان هەیە لە سەرەتا ڕاهێنراوە تاوەکو 3 ساڵ دواترە بێتە پارێزەرێکی کارە ئەویش هەبێت بۆ ماوەی 3 ساڵ خزمەتی هەبێت لە دواترە کاتێکە بێت بە پارێزەری ڕاوێژکار کە ئەو کاتە مافی هەموو جۆرە داوایەک ببینێت ئەوش دوای پێشکەشکردنی توێژینەوەک بۆ سندیکای پارێزەران بەڕاستی بۆیە ئێمە هەمومان لە خێزانە یاساییەکە ئاین بەڵام ڕۆڵ و ئەرکی هەر یەکمان جیاوازە بەڕاستیەوە دەستخۆش
کاتمان زۆر کەمماوە گەر دوو پرسیار بکەین لە بەڕێستانوەکو کۆتا پرسیار بۆ ئەوەی کە دەرفەتێک بین بە ئێوەش کاگڕێبین لە ئێستادا سەردەم گۆڕانکاری بەسەر هاتووە لە ڕووی پیشی پارێزەرایەتیەوە بەتایبەتی کە باس ئێستا لە زیرەکی دەستکرد لە سۆشیال میدیا لەگەڵ ئەم جۆرە لە بابەتانە ئێوە مامەڵاکەن هەرچەنە بواری یاسا زۆر فراوانە ڕەنگەمە بەشێکی بێ بەڵام هەستەکەم ئێستا کاریگەری بەسەر ئەم پیشەی ئێوەشەوە هەیە بەڵێ بە تاکید هەر گۆڕانکاریەک ڕۆدات ئیتر بواری تەکنەلۆژی بێ هەر بوارێک بێت ئەتوانین بڵین هەموو پیشەکان ئەگرێتەوە بەڵام نیسبەی بەرکەوتنەکان لەوەی لە پیشەیەک بۆ پیشەیەکی تر فەرق بکات ئێستا ئێمە هەندێک دایرەمان هەیە تەواوی مامەڵەکان بووە بە ئەلکترۆنی بۆ ئیشەکانی ئێمەش فەرقەکە ینی ئەوەندەی ئاگادار بم هەندێک فەرمانگە هەیە تا 2030 ئەڵێن ئیتر هیچ لەسەر وەرەق و مامەڵە ناکەن هەموو شتەکانە بێ بە داتاوت و هەر ئەتوانی لە مۆبایلەکەتەوە مەسەڵەن پارەی دەستەبەری کۆمەڵایەتی بێ سەردانی مەسەڵەن تاپۆنەکەی هەندێک سوورەت ڕاکێشانی سوورەتقەیت هەر ئیشێکی تر ببێ بە ئەلکترۆنی بەڕێوەبەرەتی زەڕی بەش ئەوەندەی ئاگادار بووم هاتوۆتە ئەمجان بۆ سیستەمی تۆمارکردنی داتاو ئەوە ضرورە لەلایەکی شۆ پارێزەر ضرورە بە تایبەتیان پارێزەرە گەنجانە بەڕاستی زۆر شارەزا و زۆر ئەزمونێکی باشیان هەیە هەم لە زیرەکی دەستکردا هەم لە دروستکردنی پاوەرپۆینت و کۆمەڵێک بابەتێ ئەوان زۆر سەلیقەیان باشترە نووسینی لای حەو کۆمەڵی بابەتیش بەڕاستی ئێستا ئەوە مەگەشتێکی زەڕوو بێتەوە بەدەستی بینووسی هەمووی هەر بە کۆمپیوتەر و بە تایپ و بەوانە ئەکرێت بۆیە بەڕاستی زەڕورە ینی پارێزەران لەم بوارە شاجێی خۆیان کەنەوە چووکە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە بە سیستەمە کۆنەکە ئیشەکە ئاتوانین بڵین لە پیشەکە دواکەوێت دەگەر تۆ خەمی بەرەو پێشوونی خۆتت بێ ئەبێ خەمیشی ئەوەش دەبێت بەردەوام لەگەڵ ئەو دەبێتە تازانەیە بەرەو پێش بشیت کاتێک سیستەمێکی تازەیەتەوە خزمەت بە پیشەکە دەکات سوودی لێ ببینی کاکەرێم لەسەر ئیزنی بەڕێستان با کۆتا قسە بۆ بەڕێستان بێ گەشتێکت ما بێ لە ڕووی ئەم خولانە و ڕاهێنانەوە زۆر خولەکە چەندێکی ماوە و کەیش شادەکان دابش خولەکە بە تقریبی هەفتەیەکی ماوەتە ئەم هەفتەی بێتوانێت کۆتا هەفتەی خولەکەمانە و لە سەرەتای هەفتیدا تووشە کۆتای خولەکە ڕاگەێنین کەوەیە شادا بەخشرێتەوە و کۆتا پامیش بە بەشداربووان ئەوترێتەوانێ پامەکەش زیاتر کوی پامەکانی پێشووترە ئێمە جگەل لە خولەکە هەندێک جار وە شەوان یان کاتەکانی تر بە ئۆنلاینیش هەندێک بابەت هەیە هەم هاوپیشە بەڕێزەکانم ئەوانەی کە بەشدارن وەکو مامۆستا و ڕاهێنەری خولەکە لە ڕێگەی ئۆنلاین وترێتەوە بە خوێندکارەکان بەڵام ئەو کوی گشتی خولەکەمان تەنها هەفتەیەکی ماوە شەڵان لە کۆتا هەفتە لە کۆتا هەفتەی خولەکەین و لە سەرتا هەفتەیدا تووشە کۆتایی ڕاگەێنین و کۆتای بە خولەکەی بەردەوام بن لە خولەکە لە ساڵانی داهاتوو طبعاەوە زروف و زمانی دەزانێت ئایا بەردەوامە یاخود بەردەوامە بە شێوازێکی تر یاخود ئەو وەسیلانی کە توانین بگرینە بۆچی بۆ بەردەوامیدان بە خولەکە ئەوە دواتر لەوانێت بە لە دانیشتن یان بە شێوازێکی تر ئایا بزانین بەردەوامی پێدرێ یاخودنا تێبینیشمان هەبوو ئێمە ئەم ساڵ ڕاستی بەرنامەی وەشمان بوو لە هەولێریشە خولەکە تەقدیم کەی نەچەنە تەقدیمیشمان کرد بەڵام بە بۆنەی موافقات و ئەوە تۆزێک تاخیر کەوتین ئێمە پرۆژەمان هەیە کە ئەم خولانە نەک لە هەولێر لە شارەکانی تریش بکەینەوە خولەکەشمان بێ بەرامبەرە یعنی لەگەڵ تەوابوونی خولەکە جگەلەوەی شادایانێنێ جگەلەوەی شادایانێنێ پەرتووکێکیشیان بە هەدێ ئەینێ یعنی کۆی گشتی خولەکە بێ بەرامبەرە بەشدار بوو هیچ بڕەپارەیەک نایە لە بەرامبەر بەشداریکردن لە خولەکەیە کاکسەکە ئەگرێکێک لە دەرەوەی شارەوە بەشداری بکات بۆ ئێوە وەری ئەگرن یان تەنها ناو شاری سلێمانی ئێمە دەرگامان کراوەیە بە پێ ئەو پێوەرانەی کە دامانەوە ئەم ساڵ 100 بەشدار بوومان وەرگرتووە بەڵام خەڵکیشمان هەیە بەڵێ لە شار و شارچەکانەوە کە بەشداری کردووە هەمانە بۆنە لە سەی سایقەوە دێت هەمانە لە دەفەری پشدەرەوە دێت تیاتی بۆ لە هەولێرەوە دێت بۆ بەشداریکردن لە خولەکەی ئێمە بۆیە ئێمە وەکو جەنابی کاگڕێبین باسی کرد هەوڵمان ناوە کە بتوانین دەستمان بگا بە شار و شارژەکانی تریش بۆی بتوانین کە لەوێش خولوی بابەتی هۆشیاری یاساییمان هەبێ هەرچەندە ئێمە وەکو خول وەکو سیمینار بە بورە وەکو سیمینار توانیومانە لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک کە دەرفەت ڕەخسا بێ ئێمە
توانی بێتمان ڕۆڵ بژێڕین بابەتی هۆشیاریمان پێشکەش کردووە سیمینارمان تیاوتۆ بەڵام وەکو خۆر زیاتر لە ناو شاری سێمانیەوە ئەم ساڵیش هەوڵمان نا بەڵام ئامادەکاریەکان پێ ئەچێت فریا ئەوە نەکەون وەکو خولی درێژخایان بکەینەوە بیکەین بە زنجیرە سیمینار لە شاری هەولێر جووا لە هەر شار و شارۆچکەیەکی تر کە پێویستکات چونکە بەڕاستی ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ئەخلاقی وجدانی دینیمانەوانێ کە بتوانین بابەتی هۆشیاری بڵاوکەینەوانێت چونکە بەڕاستی ئەوەی کە بەداخەوە ئێسا ئێمە مەبەسەر بەگشتی بازەکەم ئامی خەڵکی هەڵێم ئەوەی کە ئەگوزارێت یعنی بە تایبەتی خەڵک لە ئەوەی لە جۆرێک لە نەزانیە لە بەرامبەر یاسادا چونکە بوو ئێمە قاعدەی قانونمانەی ئەڵێ الجهل بالقانون لا يعتبر عسرا نەزانین لە یاسادا پاسا و دانانرێ خەڵکێک کاتێک بێ ئاگایانە لە دەرەوە مامەڵەیەکان ڕفتارێکە سلوکێکە کات نازانێ بەرپرسیارەتی یاسایەکانی چییە بۆیە ئێمە هەوڵین بەڕاستی بەرپرسیارەتی یاسایەکانی بۆ ڕوونکەینەوانێ کە تۆ ئەمە بەرپرسیارەکەتت چۆن سنووری بەرامبەر نەبەزێنیت و چۆن یحدیدا نەکەیتە سەرمافی خەڵکی ئەومانە بە تایبەتی ئێسا ئەوەی کە ئێمە زیاتر ئیشی لەسەرەکەین لەسەر بابی ڕاگەیاندن و میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین کە بەداخەوە بەڕاستی ئەوەی کە ئێستا لەوێ ئەگوزارێ نامۆیە بە کولتورمان نامۆیە بە ئاینمان نامۆیە بە کۆمەڵگەمان و ئێمە هەوڵێدەین ئەو بابەتە هۆشیارانەی کە ئێمە بڵاوی ئەەکەینەوانێ خەڵک خۆی بە دوور بێ لە کۆمنتی نەشیا و لە پۆستی نەشیا و لە تۆمە دروستکردن و تەشیرکردن و بوتان دروستکردن چونکە خەڵکێک بەبێ گوێدانە ئەوەی کە بەرپرسیارەتەکانی چییە کۆمنتی نەشیا و ئەنووسێەوە تەشیرەکات و بابەت بڵاوەکاتوانێ نازانێت تەنانە جاری وایە بەداخۆی ینی ڕاگەاندکارانی شتەی ئەکەون چونکە شارەزایەکی ئەو تویان نییە لەسەرۆی بەرپرسیارەتی یاسایەکانی چییە بۆی ئەوەی لە توانە و تااقەتی ئێمە بێت ئەوە دەی پێمان بکرێت ئینشاڵڵا درێغی ناکەین هەر نەبوو ئەوەی کە نەتوانرا ئەگە زڕوفێکی تاڕە ئیژڕوویە ئەکاونتەکانەکەین خۆمانەکەین بە مینبەرێک بۆ شارکردنەوەی کۆمەڵگە هیچ کاتمان نەماسپاس بۆ هەیەک لە بەڕێزان سەرکار محمود مافەروەر و بەڕێز ڕێبن عەلی پارێزەر و بەڕێز هەرێم عەتا پارێزەر کە لەم تۆڕە لەمانە بوو دووبارە بەخێر